لەگەڵ ئەوەی پلەکانی گەرما لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان چەند پلەیەک لەژێر سفردایە، زیاتر لە 3 ساڵە لە بەشێک لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان نەوتی سپی لەلایەن حکوومەتەوە دابەش نەکراوە. پرۆسەی دابەشکردنی نەوتی سپی جگەلەوەی بەخاوی بەڕێوە دەچێت، نرخی پێدانیشی بە هاوڵاتیان بەرزە. لا بەرامبەردا ڕێکخراوە خێرخوازیەکانی کۆمەڵی دادگەری کوردستان ئەو بۆشایەیان بۆ هاوڵاتیان پڕ کردووەتەوە. لەو چوارچێوەیەشدا دەستگای بەخشینی خێرخوازی لە کۆمەڵگەی بەردەقارەمانی ناحیەی بازیان بە شەنەوتی بەسەر زیاتر لە 115 خانەوادەدا دابەش کرد. 3 ساڵە نەوتمان وەرنەگرتووە، پاڵاوگەکە بەرامبەرمانە. زۆر شتێکی زۆر باشە و زۆر مەمنونیانین. بەڕاستی شتێکی زۆر چاکە، یعنی بەڕاستی ئیسپاتیان کرد کە بەخشینە، دەستیان ماچەکەین، زۆر مەمنونیانین. خوا چاکەی چاکاران ون نەکا. قوربان 3 ساڵە نەوتمان وەرنەگرتووە. ئەم نەوتەکە ئێستا هاتووە بەرنامەی بەخشینی ناوێتی شتێکی خراپ نییە بۆ فەقیر و هەژار چاکە. دبەیەکی ئاوە بە 7,000، ئەو بای 34,000. بەڕاستیەوە بۆ فەقیری زۆر چاکە کابرا 35,000کە. بەڕاستی بۆی بەشی ماوەیەکی چاکەکە ئیسفادەی لێک. ئەگەر هەموو حیزبێک و هەموو کەسێک بتوانێت ئاوا لە مانجێکە لە 15 ڕۆژە کابرا 2 بە وەربگرێ، یعنی لەوانەیە ئەم سەرمای تێپەڕێن و سەرمای واش لەوانەیە 70 ساڵ بێ لە دۆڵی بازیانە سەرمای وانە بوو. زۆر دەمێکە نەوتمان وەرنەگردووە. ئەوە خۆتان نەزانن بەفر و بارانە و هیچ کەسێ نایە بەلامانە. دەستان خۆش بێ و ماڵتان ناوە بێ و هەر سەرکەوتوو بن. لای خۆیەوە ئەندامێکی ئیستافی دەستگای خێرخوازی بەخشین ڕایگەیاند با گوێرەی هاوکاریەکانی خێرخوازان بۆ ڕێکخراوەکەیان و ئەو داهاتەی لە بەردەستیاندایە پرۆسەی دابەشکردنی بە شەنەوت لە ڕۆژانی ئایندە و لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان بەردەوامی دەبێت. ئینشاڵڵا بەردەوامی ئەبێ سبەینی ئەگەر بتوانین یا سبەینێ دووسبەی لە عربەت و لە خوڕماڵ بە هەمان شێوە بە هەمان نەظم ئینشاڵڵا لەوێش لەو دووجێگەیە سبەینە دووسبەی نەوت دابەش دەکەین و ڕۆژانی تریش ئەگەر خێرخواز بێ بەردەمانەوە بەڵێ بەردەوامە بین ئینشاڵڵا. خەڵکەکە فەقیری شەبە عەمنەوتیشی پێ ناکڕێ، بۆشی دابین ناکرێ، یعنی لەم سەرما و بەستەڵەکەیە پێم وابێ هیچ کاتێک ئەوەندە زەرور نەبووە بۆ خەڵکی. ئێمەش ئەوەندەی لە توانامانە بێ و خێرخواز بێ بەردەمانەوە ئینشاڵڵا پرۆژەکەمان فراوانترەکەین. پرۆسەی دابەشکردنی نەوتی سپی حکوومەتی هەرێمی کوردستان جگا لەوەی بەخاوی بەڕێوە دەچێت تاکو ئێستا تەنها پێنجێکی خێزانەکان وەریان گرتووە. ئەو بڕەشی بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەدرێت نرخەکەی بەرزە. ئەمە لە کاتێکدایە کاتژمێرەکانی پێدانی کارەبای نیشتیمانی بۆ نزیکەی تەنها 5 کاتژمێر لە شەو ڕۆژێکدا کەم بووەتەوە. قەیرانی کەمیونەبوونی غازیش لە ناوچە جیاوازەکانی هەرێم بەردەوامی هەیە. جەنال جەباری کەناڵی ئاسمانی پەیام، کۆمەڵگەی بەردەقارەمان لە ناحیەی بازیان.